سلاوی خوای گەورەتان لێبێ من مەنسوور بڵباسم لە تێک پلەسەوە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لەلایەن چەناڵی کورد دیڤلۆپەرسەوە ئەو شەرەفەمان پێدرا کە بەشداری بکەین لە دیاریکردنی باشترین مۆبایلی ساڵ بۆ ساڵی 2021 وە خۆتان دەزانن گشت کۆمپانیاکان لەم ساڵدا بەشێکی زۆری مۆبایلیان ڕاگەیان بە تایبەت مۆبایلی ئاسبەرز ئەوەی جێگەیداخە بەشێکی زۆری ئەم مۆبایلانە نرخیان بەرز بووەوە تاکو $100,000 نرخەکانیان ڕۆشت و هەروەها ئێمە لەلایەن ستافی تێک پلەسەوە لە لێوان خۆمان ڕاوێژێکمان کرد بۆی باشترین مۆبایلی ساڵ دیاری بکەین و باشترین مۆبایلی ساڵیشمان لەسەر دوو بنەما دیاری کردووە یەکەم بنەمامان باشترین تایبەتمەندی لە بەرامبەریدا باشترین نرخ بۆ ئەم ساڵیش دوو مۆبایلمان دیاری کردووە کە یەکەمیان مۆبایلی شاومی 11 پرۆیە شاومی 11 پرۆ مۆبایلێکە کە خاوەنی چارەسەرکەرێکی سنابدراگۆنی 888 5G 5 نانۆمەترە و هەروە خاوەنی ڕوونمایەکی جۆری ئەمۆلیدا کە HDR+ و دۆڵبی ڤیژن لە خۆ دەگرێت و هەروە توانای نوێبوونەوەی 120 هرتزە و خاوەنی 1 ملیار ڕەنگە ڕوونماکە و هەروە کامێرای سەرەکی ئەم مۆبایلە 108 مێگاپیکسلە و خاوەنی پاتریەکە بەهێزی 5000 میلی ئەمپێر و توانای بارگایی بوونەوەی هەیە بە توانای 120 وات کە مۆبایلەکە لە ماوەی 10 خولەکدا تا 172 بارگاوی دەبێتەوە و هەروە لە ماوەی 17 خولەکدا تا 100 بارگاوی دەبێتەوە و جگە لە مۆبایلی شاومی 11 پرۆ مۆبایلێکی ترمان هەیە کە مۆبایلی ریلمی GT مۆبایلی ریلمی GT بە هەمان شێوە خاوەنی چارەسەرکەری سنابدراگۆنی 888 5G 5 نانۆمەترە و هەروە خاوەنی پاتریەکە بە توانای 4500 میلی ئەمپێر و توانای بارگایی بوونەوەی هەیە بەهێزی 65 وات و خاوەنی ڕوونمایەکی ئەمۆلیدی فول HD کە توانای نوێبوونەوەی 120 هرتزە و خاوەنی کامێرایەکە بە ڕوونی 64 مێگاپیکسل کە کامێرا سەرەکیەکەیەتی و نرخی هەردوو مۆبایلەکە لە نێوان 500 بۆ $530 کە ئەمەش باشترین نرخە بۆ مۆبایلێکی ئاسبەرز و تایبەتمەندێکی باش لە بەرامبەردا نرخەکەی گونجاو بێت لە کۆتاییدا زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتێک کە پێتان داین بۆ دیاریکردنی باشترین مۆبایلی ساڵ بۆ ساڵی 2021 هەر شاد و کامەران بن و خواتان لەگەڵ